لە نێو ناڕەزایەتیە نێوخۆیەکان و هەڕەشەکانی ئەمریکا بە هەڵگیرساندنی جەنگ، عەلی خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە ناوەڕاستی مانگی یەکی ئەمساڵەوە بە شێوەیەکی کردەی ئەرکی بەڕێوەبردنی دەوڵەتی ڕادەستی عەلی لاریجانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی کردووە. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی کە پشتی بە لێدوانی 6 بەرپرسی باڵای ئێران و سوپای پاسداران بەستووە. لاریجانی 67 ساڵ ئێستا کەسی یەکەمی داڕەشنی ئامادەکاری سەربازی و سیاسیەکانی ئێرانە کە ئەرکی کۆنتڕۆڵکردنی دۆخی نێوخۆ و پەیوەندیەکان لەگەڵ رووسیا و قەتەڕ و سەرپەرشتی دانووسان ئەتۆمەکان لەخۆ دەگرێت. پێشتریش لاریجانی لە لێدوانێکی تەلەڤیزۆنیدا ڕایگەیاندبوو کە لە 8 مانگی ڕابردوودا خاڵە لاوازەکانیان چارەسەر کردو و ئەگەر شەڕیان بەسەردا بسەپێنرێت وەڵامێکی توندیان دەبێت. ئەوکات خامنەی بەپێی راپۆرتە ئەمریکیەکە بۆ ڕێگری لە دروستبوونی بۆشایی دەسەڵات ڕێوشوێنی بێپێشینەی گرتووەتە بەر و فەرمانی داوە بە دیاریکردنی 4 ئاسی جێنشینی بۆ هەموو پۆستە باڵا سەربازی و حکومیەکان و دەسەڵاتی بڕیاردانی بە بازنەیەکی تەسکی سەرکردایەتی بەخشیوە تا دەوڵەت پەکی نەکەوێت. بەپێی وتەی شارەزایانی نێوخۆیی، خامنەی متمانەی تەواوی بە تواناکانی عەلی لاریجانی هەیە و وەکو کەسی گونجاو بۆ تێپەڕاندنی ئەم خۆناغا سیارە دەیبینێت، بۆیە لە ئەگەری هەڵگیرساندنی جەنگدا ڕۆڵێکی یەکلاکەرەوەی پێدراوە. لە سەراسی سەربازیش تاران لەو بڕوایەدایە هێرشی سەربازی ئەمریکا حەتمیە، بۆیە هێزەکانی خسۆتە بەرزترین ئاسی ئامادەباشیە و لە پێشاتێکی استراتیژیشدا سەکۆ موشەکیە بالەسیەکانی بۆ سنوورەکانی عێراق و کەناراوەکانی باشوور گواستۆتەوە. لەلایەکی دیکەشەوە راپۆرتێکی میدیای عیبری ئاشکرای کردووە کە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی مۆسکۆ لە حاڵەتی هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران دەست بەسراو نابێت، فڕۆکەی فەرماندەیی و کۆنتڕۆڵی رووسی ڕەوانەی ئێران کردووە. ئەم فڕۆکەیە بە فڕۆکەی ڕۆژی دوایی ناسراوە، بەرگەی تەقینەوە ئەتۆمیەکان و لێدانی کارۆمۆگناتیزی دەگرێت و ڕێگە بە سەرکردایەتی ئێران دەدا لە ئاسمانەوە بە سیستمێکی دژە تەشویش بەردەوامی بە ئیدارەدانی هێزەکانی لە کاتی شەڕێکی گشتگیردا بدات. هەر بەپێی راپۆرتی ڕۆژنامە ئەمریکیەکە دەسەڵاتدارانی ئێران بۆ پاراستنی بەرەی نێوخۆی و ڕێگریکردن لە ئاژاوە گێڕی و هەرەسێنانی ڕژێمەکە لە کاتی شەڕ و ئەڵۆزیدا پلانێکی ئەمنی بڵاوە پێکردنی پۆلیس و هێزەکانی بەسیجیان لە شارە گەورەکان داڕشتووە. سەرڕای فشارە نێوخۆیەکان و کۆکردنەوەی هێز لە دەوروبەری و جەنگی دەرونیش هێشتا ئێرانیەکان وەک خۆیان دەڵێن نە لە دانووسانەکاندا و نە لە بەرامبەر ئەگەری هێرشی سەربازیدا ڕادەست و ملکەچی داواکاری نالۆژیکیانە نابن.